بەناوی خی گەورە و میهرەبان پاشان بەناوی قوتابخانە و ئامادەی کلێڤەری ناحکومی بە خێراتنی قوتابیانی بەڕێزمان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین بۆ بەدەستێنانی ئەم نمرە بەرزانە جێگای دەستخۆشیە هەروەها سوپاسی دایک و باوکە بەڕێزەکان دەکەین بەڕاستی کە ئەوان لەوانەیە هاوکاری یەکەممان بن بۆ بەدەستێنانی ئەو نمرە بەرزانە. دواتر سوپاسی مامۆستایان دەکەین کە توانیتیان بە ماندووبوونی خۆیان لەگەڵ قوتابیە بەڕێزەکان وەکو هاوڕێیەک تەبعاً لەگەڵیان بن ئیمساڵ تا بتوانن بەیەکەوە بگەونە ئەو ئەنجامێک کە ئێستا بەدەساتوە. دایکان و باوکانی بەڕێز قوتابیانی خۆشەویست، سوپاس بۆ خوا چەند ساڵێکە لەسەر یەک لە پۆلی نۆی بنەڕەتی کە قوتابیانمان دەتوانن لە یەکەمەکان لە نمرە دەرەجە زۆر بەرزەکانی کوردستان بن ئەوە جێگای دەستخۆشیە بە هەمان شێوە لە پۆلی دوازدەکانیشمان و ئیمساڵیش پۆلی دوازدەکانمان وەکو دوو-سێ ساڵی ڕابردوو مەجموعە تەڵەبەیەکی زۆر باش ئێستا لە خوێندندان بە هیوای ئەوەین کە لە وەکو ساڵی ڕابردوو تەبعاً چەندەها توپ هات لەخوا بەزیاد بە ئیمساڵی جوان دوعای خێریان بۆ بکەن. جادایکان و باوکانی بەڕێز پێم خۆشە ئاماژە بۆ قوتابیە بەڕێزانە بکەن کە ئێستا نمرەیان بەرزە بۆ ساڵی داهاتوو کە خۆیان یەکلا دەکەن و دەستنە ئامادەی بە تایبەتی بەشی زانستی. ئێمە وەکو کلێڤەر پێمان خۆشە لە خزمەتیان نابین و دڵنیاشین ئەو قوتابیانەی ئێستا نمرەیان بەرزە لای ئێمە وەکو کلێڤەر باز دەکەین تەبعاً دەزانین چەند ماندوومان کردن و سوپاسیان دەکەین و جارێشتر سوپاسی ئێوەی بەڕێز دەکەین هاوکار بوون ماندووبوونتان چێشت ئەو ماوەیە کە ئەو نمرانە شاتوە دووبارە و سێبارە دڵنیای دەکەنەوە بەو مەرجەی ئەو قوتابیانەی کە ئێستا نمرەیان بەرزە بەو شێوازە بەردەوام بن لە دوازدەش هەمان نەتیجەیان دەبی ئینشاءالله. پیرۆزبای لە هەمووان دەکەین، دەستان خۆشبی بەخێربێن سەر چاوان بەخێر بێ. دایک و باوکانی بەڕێز و قوتابی ئازیزەکانمان بەخێربێن سەر چاوان. وەک ئاماژەیەکی پێکردن مامۆستا ڕێبوار ئامادەی یەکەمان لە ئەو ساڵ هەڵساوە بە دابینکردنی کۆمەڵێک ئۆفەری تایبەت بە قوتابیە زیرەکانمان و لەگەڵ ئەوەشدا قوتابخانە و ستافی بنەڕەتی بە هەمان شێوە ئیداری هەڵساوە بە جیاکردنەوەی قوتابیەکان مەسەراحەتەن بەشێک لە قوتابیەکانمان چەند ساڵێکە لەگەڵمان ئاسیان زۆر بەرزە و لیان ڕازینە داک و باوکان هاوکارێک تەواوی ئێمەنە. سوپاس و بە هیوای سەرکەوتن لە قۆناغەکانی تر. ئێستاش خەڵاتەکان دابەش دەکەین بەسەر قوتابیە یەکەمەکان. قوتابی یەکەممان لەیان ڕۆستەم فەتحوڵڵا بە کۆ نمرەی 99.3 چەپڵیان. دووبارە پیرۆزبای لێ دەکەینەوە نەخشەبی لە پۆلی دوازە ئینشاءالله. فەرمووتین دووبارە چەپڵە. قوتابی شەنگە شوان بە کۆ نمرەی 99.2 با بفەرمێن. پیرۆزبی نەخشەبی لە پۆلی دوازە. قوتابی عەبدوڕەحمان عەبدوڵباسی بە کۆ نمرەی 97.3 با بفەرمێن.
قوتابی ڕۆژین یونس بە کۆنمرەی 97.8 با بفەرمێتن. قوتابی بەهرا یاسین کۆنمرەی 97.1 با بفەرمێتن. هیلیا هەردی معدل 94.8 با بفەرمێ. قوتابی یوسف عەبدوڕەزاق کۆنمرەی 96.1 با بفەرمێ. سەفلەکان بەرکەن. دڵشاد با بفەرمێ کۆنمرەی 96 سەفلەکان بکەن. قوتابی لاوین سیروان ئاسین بە کۆنمرەی 94 با بفەرمێ. کۆنمرەی 85.3 قوتابی سیڤان محەممەد بە کۆنمرەی 89 با بفەرمێ. ئەنوەر بە کۆنمرەی 89.3 با بفەرمێ.
لەوەن نەجمەدین با بفەرمێ ئەگەر ئامادەیە لەوەن نەجمەدین سەفلەکانتان. Thank you.